الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. ومصطفى الزكان. السلام عليكم ورحمة الله وبركاته. أمشو شانزي مانجي الرجبة مانجي الرجب حوتم مانجا لمانجا جري كان صالي 1442 هجري برامبر ب28 دوي 2021 درسي 24 همين لخدمتنا لشيكردنەوەی عەقیدەی تەحاوی. هەفتەی پێشوو و دەرزی پێشوو لە خزمەتانە لەو بڕگا بووین و نؤمن بالملائكة والنبيين والكتب المنزلة على المرسلين ونشهد أنهم كانوا على الحق المبين. باسی مەلایکە و باوەڕبوون بە مەلایکەمان کرد لە خزمەتانە. بەڵام ئێستا بۆ دەستی پێ دەکەین و نؤمن بالملائكة باسمان کرد و نؤمن بالنبيين. وجوب الإيمان بمن سمى الله في كتابه من رسله وأنبيائه واجب لسر همو إيمان دارك باوري هبه بهمو پیغمبران على نبينا وعليهم الصلاة والسلام ببي جوازي كاثرين الأنبياء والمرسلين هم يندقريتوا شن خواهي تعالى القرآن باسي فرموه وأويل القرآن ناوي هاتبه على السنة ديارية ما باخك مع المالينية أول شي كوا جماري كوا بلين بالتأكيد شنيك القرآن بيروسا ذكر نكرة وبهر هموي أول شي لأحاديث هاتبه كوا لفرمو ديكا هاتو باز لسطو بسوچار هزار پیغمبر دكات أنبياء والسياسة بانزي للرسول بي أو حديثة جمهور محدثين ده فرمون ضعيفة بويا لخزمتنا باسي باوربون با همو پیغمبران خواه تعالى فرمي القرآن ورسلا قد قصصناهم عليك من قبل ورسلا لم نقصصهم عليك يعني هندي لپیغمبران ما ذكر كردوه باس كردوه لهم قرآن كلا بيشي توهبو هنديك شمان باس نكردوه واتا لنيدراوكاني خواه لمرسلين ولأنبياء هيك يمن نتجاني اندزانين ونا ناويش اندزانين. خواه تعالى لآياتي كترى دفرمي ولقد أرسلنا رسلا من قبلك منهم من قصصنا عليك ومنهم من لم نقصص عليك. أم آياتنا إشارة بويكوا أو بسوبين پیغمبري خواه متعال على نبينا عليه الصلاة والسلام ذكري كردو باسي فرمو القرآن هرون دنيا ئێمە ئەوەندە دەزانین بەڵام چەندین پێغەمبەری دیکەیشێ ئێمە ئاگامان لە ناو سیرەیان نییە خوای تەعالە ناردوویەتی معنەی وا نییە هەر شتێکە ئینسان نەیزانیتر بوونی نییە ئەکرێ ئینسان شتیش نەزانێت چونکە ئێمە علمی مطلقمان نییە کە علمی بەڕەهایی و بە مطلقی نەمان بوو باباتە ئەکرێ شت هەبێ ئێمە نەیزانین بۆ چون کاتێ ئێمە خوا هێنامانی بە دنیا و خەڵقمانی کرد ئەسڵەن هیچمان نەدەزانی واتە زانستەکەمان ئیبتیدای هەیە وەکو زانستی خوا نییە کەوا ئەزەلیە ئیبتیدای نییە و نیهایەتیشی نییە بۆیە باوەڕمان هەیە بە هەموو پێغەمبەران کە خوای تەعالە ناردوویەتی وەکو باوەڕبوون بەڵام وەکو شوێنکەوتن کە باسی ئەفضەلیەت هەیە و باسی ئەوە هەیە کەوا شوێن یەک پێغەمبەر دەکەوین ئەویش پێغەمبەری ئەڵێن خۆمان یانی ئومەتی و پێغەمبەرین صلی الله عليه وسلم بۆیە لە حەدیثەکە ئەبو ذەڕی غیفاری یان لە فەرموودەکە ابن کەثیر لە بیدایە و نیهایە هاتووە وەکو ئیمامی ئەحمەدیش ڕیوایەتی کرد لە موسنەدا باسی ئەوە کە ئەبی ئومامە فەرمێ قلت يا رسول الله كم الأنبياء جماري أنبياء كان فرمي 140 و20 ألفا أو مشهورة 124,000 بلام حديثي ضعيفة أو كجمارة كمان بو يكلاب كاتو لقرآن نهاتو لا أحاديث صحيحش نهاتو لناو پیغمبرانا على نبينا وعليهم الصلاة والسلام چند پیغمبری كان پیانا وتري أولو العزم كعلماء عند فرمون بينجن فاصبر كما صبر أولو العزم من الرسل ولا تستعجل لهم قائم تعالى فرمي وأولو العزم كان چند پیغمبران بينجن كخوي متعال القرآن باسي أولو العزم فرموا ولدو آيات ناوي هر بينجان هاتوا وإذ أخذنا من النبيين ميثاقهم ومنك
ومن نوح وإبراهيم وموسى وعيسى بن مريم. الليرة پیغمبری خوا عليه الصلاة والسلام ونوح وإبراهيم وموسى وعيسى دبينين ليرة خوای متعال ذكري فرموا شرع لكم من الدين ما وصى به نوحا والذين أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه. أما يتانا ما شابكين خوای متعال باسي أولو العزم فرموا وإيمان من بينا كوا أم بينش پیغمبرا كإبراهيم كنوح إبراهيم موسى عيسى ومحمد صلى الله عليه وسلم. لدواي أوي كبزانيمان لنا وأولو العزم شا پیغمبرێکیان کە پێ وترێ گەورەی هەمویان ئەفضەلیەتی هەیە بەسەر هەمویانە. وەکو لە باسی پێغەمبەرانە باسمان کرد لە خزمەتانە خوای تەعالە قورئانە فەرمێ هەندێک لە پێغەمبەرانمان فەضڵ دا بەسەرەوەکەی دیکەدا. و لێرەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو شریعەت وەکو ئاخر پێغەمبەر ئێمە باوەڕمان پێیەتی وە شوێنکەوتیشی دەبین واجبە لەسەرمانیش. ولا حديثك صحيح هاتوا رسول الله فرمي عليه الصلاة والسلام يهودي بي نصراني بي مجوسي بي كشوين بيغمبر النكوي عليه الصلاة والسلام بهش ناتش باور ما بهمو بيغمبران هي بلام شوين كوتنو تطبيق كردني منهج آخر بيغمبر صلى الله عليه وسلم. وأبو هريرة فرمي قال رسول الله صلى الله عليه وسلم أنا سيد ولد آدم يوم القيامة وأول من ينشق عنه القبر وأول شافع وأول مشفع وأنا سيد ولد آدم يوم القيامة ولا فخر. چندين حديثيك بيغمبري خو عليه الصلاة والسلام قوري همو بني آدم ودليلك تريش كوا قوري همو بني آدم خواهي متعال همو بيغمبران هر بيغمبريك بوسر قوميك بوسر ملتك هاتوا بلام رسول الله بوسر هر همو ياتوا صلى الله عليه وسلم چندين آيات مانهي. بۆیە لێرەدا یەکەم پێغەمبەرێکەوە لە قەبر دەرچێ و خوازندی کاتەوە بۆ شەفاعەت کە وە لێشی وەرگیرێ ڕەسوول الله عليه الصلاة والسلام و گەورەی هەموو بەنی ئادەمە. بۆ لێر بەم فەرمودانە بمان دەرەکەوێت کە لە ناو هەموو پێغەمبەرانە خوا پێنجیانی هەڵبژاردووە کە فەضلی هەیە بەسەرەوەکانە لە ناو پێنجەکەیش هەیەکێکیان کەوا گەورەی هەمویانە ئەویش ڕەسوولی خوایە صلی الله عليه وسلم بواتە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. علينا اللهم صل على نبينا محمد وآل نبينا محمد. لدواي أوي كوان نؤمن بالملائكة والنبيين وبالكتب المنزلة على المرسلين. باورمان هي بو كتابش كداوزي ولا بو سر پیغمبران بعام. الإيمان بما سمى الله من الكتب المنزلة باوربو من بوي كخوان ناوي ناو كتابي دا بزندراو بو سر أرز بو أو پیغمبرانی که خوی هلی بجاردوا. وأما الإيمان بالكتب المنزلة على المرسلين فنؤمن بما سمى الله تعالى منها في كتابه. باورمان بيتي باورمان بچیه بصحف إبراهيم باورمان بالتوراة باورمان بالزبورة باورمان بإنجيل بلام نك أوي كوادس كاري كراب محرف به باورمان بو إنجيلي خوا داي بزان بو عيسى على نبينا عليه الصلاة والسلام باورمان بو توراتي خوا داي بزان بو موسى أو زبوري خوا داي بزان بو داود بلام باورمان بمنية كوا أما إنجيلي فلاني وإنجيلي فلاني أما أميان نسراوت ويان نسراوت أميان باوري بيني أميان باوري بيني أميان لتاريخي 300 سال بلي سنسراوت ويان 500 سال بلي نسراوت. بۆیە باوەڕمان هەیە بەو کتێبانێک کە خوای تەعالە دای بەزاندووە بۆ سەر ئەرز کە پرۆگرام و پەیامی ئەڵڵایە بۆ مەخلووقەکانی لەسەر ئەرزە. لە ناوەمان کتێبەکانیش لە پێغەمبەرانە گوتمان باوەڕمانە بە هەموو پێغەمبەران هەیە صلی الله عليه وسلم لە ناویانە کە باوەڕمان پێیەتی و ئەفضەلیەتی هەیە و زیاتر داوامان لێکراوە شوێنی دەکەوین پێغەمبەری آخر زەمانە صلی الله عليه وسلم. لە ناو کتێبەکانیشە باوەڕمان بە هەمووی هەیە وەکو ئیمان بەڵام وەکو شوێن کەوتن بەس ئێمە أحكام القرآن قبول معنا كلامي خوايا وتطبيقي دكينو بيروي دكين إلا أجر أوش علماء دفر منا كاتوا يبلي من بيروي توراتكم يا إنجيل ويل أصولي فقه يكيل بركة كان كاتي تماشى دكين فرمي الشرع من قبلنا شرع لنا الشرعي بيشي إيما للتوراة بالإنجيل بالزبورة بالصحف إبراهيم بشرع أبو يما بو مرجي كوان نسخ نبو بيتو ما لم ينسخ كاتي نسخ نبو يعني شي أويك قرآني بيروز لهمان حكمي
بۆ ئەم ئومەتێشدا بەزاندووە لێرا دەڵێن ئەو بڕگەیە لێرە ئێمە وەکو باوەڕمان پێێتی نەک وەکو پەیڕەوی ئەوێ دەکەین يعني پەیڕەوی ئەو ئەمرە خوایە دەکەین کە لە قورئانە هاتووە دیسان لە تەوراتیشا بووە ئەو لە ئنجیلا بووە ئەو لە زەبوورا بووە ئەو لە سوحوفی ئیبراهیما بووە واتە دەکاتە شەرعیش بۆ ئێمە لە بڕۆ لێرە جارێکی دیکە خوای متعال جل وعلا ئەمری کرە بە بەندەکانی هەمان حکم پەیڕەو بکەن بۆیە هەمومان باوەڕمانێ بە هەموو کتۆبە ئاسمانە قولوا آمنا بالله وما أنزل إلينا هەموو پێغەمبەران هەموو کتوبەکان کە دابەزیوە بە تایبەتی و کتێبێش کە دابەزووە بۆ ئومەتی آخر کە ئومەتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون ئەمانە هەمووی دەلالەتن لەسەرەوەی کە خوای متعال گفتاری هەیە وأنها نزلت من عنده لا يخوي متعال شو داد بزي وفي ذلك إثبات صفة الكلام والعلو أما يجبوي كوا صفات كلامه خوايا جل وعلا كان الناس أمة واحدة كما قال تعالى في كتابه فبعث الله النبيين مبشرين ومنذرين وأنزل معهم الكتاب بالحق وأنزل معهم الكتاب بالحق بويا براسي كلامي خواي متعال والصفاتێکی ئەزەلی خوایە و بۆیە سوێن خواردن بە غەیری خوا جایز نییە کاتێک سوێن خواردن بە غەیری خوا جایز نەبوو بەواتە سوێن خواردن بە ذاتی خوا بە صفاتی خوا بە ئەسمائی رب العالمین جایزە و قورئانیش کەلامی خوایە یەکێکە لە صفاتی خوا بۆیە جایزە ئینسان سوێن بە قورئانی پیرۆزیش بخوا و لێشی قبول دەکرێ بۆیە بەم شێوازە هەموو بەندەکان ئەمڕۆ لەسەر ئەرزە ئەگەر باوەڕی بە هەموو حرفەکانی قورئانی پیرۆز نەبێ و باوەڕ بە هەموو حکمەکانی ناو قورئانی پیرۆز نەبێ و باوەڕ بە هەموو حکمەکانی پێغەمبەری خوا نەبێ کە لە حەدیث صحیح جێگیر بوو ثابت بووە صلی الله عليه وسلم ئەوە بە موسڵمان ژمار ناکرێ بۆیە شێخی تەحاوی دەفەرمێ وأهل القبلة مسلمون مؤمنون ئەوەی ڕووی لە قیبلەیە مسلمانة چيا مسلمة ومؤمنة ونسمي أهل قبلتنا مسلمين مؤمنين ما داموا بما جاء به النبي صلى الله عليه وسلم معترفين ولهم بكل ما قاله وأخبر مصدقين يعني أويك بي أهل قبلة به پێی دەگوترێ مسلمان بەڵام پێی دەگوترێ باوەڕدار بە چەند مەرجێ ما داموا بما جاء به النبي عليه الصلاة والسلام معترفين أو إلا لا ينبغي غنبري خوا هاتبه قولا يا فعلا يا شيء يا تقريرا باور ما بي اعترافي بيبكين وله بكل ما قاله وأخبر مصدقين أو بيفرميو هوالي شدابه براسي بزانين طبعا اللي علماء لما سلي الشيخ طحاوي كتابك معترفة كباور بيكراوة كتابك لو كتاباني كزور مدارس إسلامية منهجة لا تشنجيك أجر قصيك لسلوبيك لو شنا أو يكوا باور وإيمان نابع تنها أو دو شرط تابع بالشرط ديكيش تابع وكو زانيان فرميانا أي تعريف إيمان جاء الإيمان تصديق بالجنان وقول باللسان والعمل بالجوارح والأركان أما قول جمهور السلف أخواني رازية تنهان كسي بدل اعترافي بيبكى باوري في بيوت نا أقل بالزبانيش بيلي هرماوتي أبي أندام كان يدشيش بعملي أنجامي بدن كسيك هاتوا وكو زانایان لەناو ئەم زانای پایەبەرزی ئەم ئومەتە خوای گەورە لێ ڕازی و ئەبی حەنیفەیەکەوە عمل بالجوارحی بە شەڕ دانەناوە بەڵام قەولی جمهور ئەوەیەکەوە دەبێ ئینسان لەکوێ تعریف ئیمان ئەوەیە بەلای جمهوری سەلەفەوە خوایان لێ ڕازویە کەی پێوتری ئیمان ئەوەیەکەوە بە زوبان و بە دڵ و بە عەمەلیش جا بۆیە مامۆستا خۆشەویستەکان ئەهلی قیبلە كاتيك پیغمبري خواه فرمي عليه الصلاة والسلام من صلى صلاتنا واستقبل قبلتنا وأكل ذبيحتنا فهو المسلم له ما لنا وعليه ما علينا أوي نشكا أوكو يما رو لو قبلة بكواما رويتيكين استرب الراوي دسما مخوا أو مسلمانة بلام بو أو هي أوي بو إما بيو لسر أويش هي أوي لسر إما بيه لهم أحكام الشرعي كان بو يلي راعق الإشاري تماشاب كان شيخي
تەحاوی خۆی لە ڕازە ئیشارەکە کە ئیسلام و ئیمان لێرە بە یەک معنا هێناوێتی بۆیە دەڵێن هەندێک کات ئیسلام و ئیمان ئەگەر بە یەکۆ بوو دوو معنادا ئەگەر بە یەکۆ نەبوو هەرێکی معنایەکەدا هەر بە یەکۆ نەبوو بە یەک معنادا بەس بە یەکۆ بوو ئیدە افترق اجتمع وإذا اجتمع افترق بۆیە ئەگەر تەماشا بکەین معتەزیلەکان پیان وایە ئەگەر ئینسان گوناهێ بکە پێی لە دین دەرەچێت پێی کافر دەبێ بەڵام نە لە ئەهلی سونە و جەماعە ئەوەیە کە ئینسان مرتەکیبی ذەنب ئەو ذنوب ئینسان لە دین دەرناکە ئیلا بە مەرجێ حکمەکەی خوا کەسێک هاتووە مەشروب دەخوا بە خواردنی مەشروب کافر نابێ یەکێک لە کەبائیر بەڵام ئەگەر حکمەکەی خوای قبول نەبێت لەسەر مەشروب کافر دەبێت نەک لە بەرخاتری خواردنی مەشروب لە بەرخاتری گەڕاندنەوەی قبول نەکردنی حکمی خوایی بۆیە هەر لەم ئەچینە خزمەت ئەو بڕگەیش کە شێخی تەحاوی دەفەرمێ ولا نكفر أحدا من أهل القبلة بذنب ما لم يستحله هیچ کەسێ بە ئەهلی ئەم قبلە بە کافر نازانین بەهۆی تاوانێکەوە ما لم يستحله بەمەرجێ ئەو حکمە حرامە کە خوا حرامی کردەوە بە حەڵاڵی نەزانێ ئەوەی کە خوا حەڵالی کردە بە حرامی نەزانێ ئەوەی خوا حرامی کردە بە حەڵاڵی نەزانێ جا بوویە لێرەدا ئینسان نابێ بڕیاردانەکان لە مەسەلەی حەڵاڵە لە مەسەلەی حرام بە هەوا و نەفس بێ خوای متعال بە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام نابێ بە هەوا و نەفسی خۆت بڕیار بدەی ئەی عەبدەکانی تر بۆ هەموو کەسێک ئەولاترەکەوە نابێ بڕیارەکان بە ئارەزوی خۆی بێ گوێ بگرین بزان خالق چی فەرمووە و نێدراوەکەی خالق چی فەرمووە ئەو چ کاتە دەڵێن سەمیعنا وئەطەعنا هەم بیستمان هەم ئیطاعەت دەکەین و ئەمرەکەمانش قبول دەبێ بۆیە لە دوایەوە الشێخی تەحاوی دەفەرمێ والكف عن كلام المتكلمين الباطل وذم علمهم لأنهم يتكلمون في الإله بغير علم بۆچی لەمە فەرموو یعنی ولا نخوض في الله ولا نماري في دين الله ئێمە ناچینە ڕۆ ناچینە ناو قوڵایی تەفەکوڕ و جارێکی دیکەش باسمان کرد دەربارەی خوای تەعالە جەلە وعەلا خودی خوا ڕۆ بچین و زۆر بچینە قوڵاییەوە و ململانێ و دەمەدەمە و مناقەشش لە دینی خوایشان ناکەین کاتێک گوترا قال الله یا قال رسول الله دەبڕێتەوە صلى الله عليه وسلم كلمة إجماع كاتي لفقهاء لمسائل أصول فقه باسي مصادر تشريع كام كين باسي كم مصدر كين كقرآن ودواميان كحديث سيهمان إجماع بلام لا زماني في غمري خواه إجماع هي صلى الله عليه وسلم بيقول ما نخير نية بو چونك أويك شرع كدرا وبدسيو بو التشريع لسر أرزايك نجار وجودي هي جياني هي للنوم عندها لناو الصحابة كان أبو كلمة إجماع وجودي نية إجماع لمسألة كوا بخيرة بردمي زانان بلام لخصنا بردمي زانانية برسيارك الروح كاتب بيغمري خواه فرمي هراوين صلى الله عليه وسلم فرمي ريكا بيدراوة فرمي ريكا بيندراوة بەڵام لە دوای ئەوە کەلیمەی ئیجماع دێتە پێشەوە کە وەفات دەکا ئایا کۆدەنگی ئەسحابی لەسرە زانایانی لەسرە یا کۆدەنگی نییە ئەگەر خلافە بێ کەلیمەی جومر دێتە پێشەوە سەواب دێتە پێشەوە ئەرجەح دێتە پێشەوە بەڵام ئەگەر خلافی تێدا نەبوو ئەوە کەلیمەی ئیجماع دێتە پێشەوە بۆیە ئیجماعەن ولا نەخوض في الله نابێ ئینسان تەفەکر بکە و ڕۆ بچێ و زۆر وردەکاری بکە خوا چۆنە و لەکوێدایە و چۆن دانیشێت چۆن دەخوا چی دەکا کە ئەم سیفادانەی خوا نەبێ بەڵام ولا نماری في دين الله ئەو دەمە و دەمە قاڵە وردەکاری وەری ناگرم و چی تا ئاخرەکەی لە دینی خوایشان ناکرێ وە لەگەڵ خەڵکانێک شاکاتی ئەحکامێکی دینێژن هەر ئەو دەمەدەمەیان لەگەڵا ناکەین نازەم لە خزمەتانە باسماکە یان نا ڕسوولە فەرمێ صلى الله عليه وسلم أنا زعيم ببيت في ربض الجنة أنا زعيم أي أنا كفيل أنا ضامن من كفيل زمانتي ناو بەهەشتەکەم بۆ کەسێکەوە واز لە مناقەشە و مجادلە بێرێت وإن كان محقا ئەگەر لەسەر حەقیش بێ دائما دەیڵێن بۆ ئەم کەلیمەیە لەو تارجمە وتومە لە دەرزی لای خۆم دەیڵێم لە هەموو جێگەیەک دەرزی تایبەتی تەلەبەکان ئەیڵێم لە محازەرە لە هەموو جێگە ئەیڵێم چونکە مجادلەکانمە ئەوەندە زۆر بوو ئەوەندە خەریکی خۆمانین ئەسڵەن دوژمن هەر لەسەر پشت و بیجامەی و کە خەوتووە
ئەسڵەن دوژمنمان هەر لەبیر کردووە بە گیانی یەک لە مەسەلەیەکە سەحابیەک لای نەکردووە هاتین دوو گەنج و مامۆسایەک و فەقیهێک و کەسێک شارەزا لەگەڵ ناشارەزایەکە ئەوێ جێک لای کاتەوە نە بەڕاستی لەسەر حەقیش بی وازی لێ بێنە چون بەڕاستی کەسێک هەیەکەوە درۆ ناکە هەرچی فەرمۆ ڕاستە وعدەی زەمانەت و کەفالەتی ناو بەهەشتما بۆ دەکە کەواز لەوە هێنا ئەو کات خوای تەعالە قورئانە فەرمێ وجادلهم بالتي هي أحسن لبرامبر كيه كسيكا كمسلمان نية إلا ما قال أو ظلم أم قاعدة نامينه بلام كظلمي نكرد لقلبي باور شباب جوان قصة قفتاركين بلام هندي قفتاري بين إيمان دارنا بينين والله نقل مسلمان نابي لقل كافري شوان نابي لقل كافري شوان نابي أما بو أمان لي هاد بناي هريك بناي كي هو كزانستي كي علمي كي هي ئینسان کەسێکا تۆ قسە دەکا بۆتە قەپان و بۆتە تەرازوو بۆتە پێوەەر کێ باشە تەواو کێ خراوە تەواو کێ زانایە ئەوە زانایە کێ نازانێ ئیتر ئەگەر عەلامەش بێ هەر نازان بەڕاستی جێگەی خۆی نییە بۆیە وەلا نوماری فی دین الله دەمەدەمە و قاڵە و هەرا و ڕەتکردنەوە لە دینی خوا نییە کە گوترا قال الله وقال رسول الله عليه الصلاة والسلام کۆتایی هاتووە مامۆستا بەڕێزەکان ويخوي متعالى فلم يتبعون إلا الظن وما تهوى الأنفس ولقد جاءهم من ربهم الهدى أقل إنسان يقول القرآن بيروز وأوش بيغمري خواه فلم وحي صلى الله عليه وسلم همومان باور من وايا أو حديثاني كصحيحا هي الرسول هاتوي عليه الصلاة والسلام بيقومان برابر رزقان وحيا بەچەند ڕێگەیەک یەکێ لە جۆرەکانی وحي أولي ابتدائي نوعية وحي شيا الرؤية الصالحة أو الرؤية الصادقة لدواي أول شيا ونفس في الروعي خواخص يناو ضليوة شنجور وحي هي باش أقر أو جور وحيانا وجوديني حديثي قدسي يعني معناه يناميني بويا مصابر رزقان أو الرسول فرميتي وحي صلى الله عليه وسلم بشاهد رب العالمين والنجم إذا هوى كشتان لبرتان الحمد لله وبشاهد رب العالمين لكلامك وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا قمان ما لهيش أنا النية ما مصابر رزقان جابوي اللي ردا الشيخي طحاوي ده فرميه نهي هات ولا سر جدالش أقل القرآن إنسان كاتديك النهي عن الجدال في القرآن يعني شيء ولا نجادل في القرآن ونشهد أنه كلام رب العالمين نزل به الروح الأمين فعلمه سيد المرسلين فعلمه سيد المرسلين فعلمه سيد المرسلين باسم مفعول مجادلة مناقشة برام لقرآن ناكن برامبر بالقرآن كلام رب العالمين وشاهد أنه كلام رب العالمين نزل به الروح الأمين خوي تعالى أمريكا دابز يبوس زمين بكيا بملائكة بتايبة بأنبوارك جاندني وحية كناوي جبريل على نبينا وعليه الصلاة والسلام فعلمه أو جبريل فيري أو بيغمبريك سيد المرسلين صلى الله عليه وسلم كجوري همو بيغمبرانا وجوري أولو العزم كي فعلمه سيد المرسلين محمدا صلى الله عليه وسلم وهو كلام الله تعالى أو شيء كجبريل هاتو وكو أمينك هنا وبيغمبري خواي فيركن عليه الصلاة والسلام شيء أي بيغمبري خواي أم كلامي فيركن أو بيغمبري كبلي ذكر عليه الصلاة والسلام خوف رسول الله صلى الله عليه وسلم بيغمبري خواي لشيء ترسى لبيرچون حفظنا كردن خواي تعالى قرآن فين بلمك زبان مجور هنا لتعجل به بو چون پیغمبری خواه پلی دکر اوی ده ترساله بیری چیتوا پیشی جبریل کود او جا فرمی گوه بگرو شوینی جبریل بکوا ایمت جمعی دکین لیر داو ایمت بوتی رون دکین و حکم مکانی هموی لسر ایمه بریار و پشگیری و وعده خواهی ای باشا عبده كان الله خاون وعده دين أي الله أبيت خاون سو وعده بي ما مصا عزيز كاني إيما بويا لا يساويه شيء من كلام المخلوقين لقفتار كلام
قسەی هیچ مەخلووقێک نییە کەوا چی بێ هاوتای کەلامی خوا بێ ئەم مەخلووقە ئەو خالق بۆیە دەفەرمێ لا يساويه شيء من كلام المخلوقين ولا نقول بخلقه هم جارێکی دیکە هاتو بەلای معتەزیلە نایشڵێن کەوا ولا نقول بخلقه ناڵێن ئەم قورئانش مەخلوق چون مەخلوق حدثە هەمە ئێڕێنەوە لە خزمەتانە ولا نخالف جماعة المسلمين چونکە بۆ جماعی ئەهلی سنە و جەماعە لەسەر چین ئەوەیە کە کەلامی خوایە و قەدیمە ليس حديثا وصفاتێکی ئەزەلیە ليس مەخلوقا باشە مامەسە خۆشەویستەکان بۆیە بەم شێوازە تەماشا ئەکەین کاتێ ڕێ ولا نجادل في القراءة الثابتة أو ولا نجادل چونکە دوو احتمالمانە دێت زانایان لەسەر مەسەلەی ولا نجادل في القرآن أي ولا نجادل ولا نقول فيه كما قال أهل الزيغ واختلفوا آية لسرواني كخلاف لمسألة قرآن تنزيل قرآن ترتيب قرآن نزول قرآن وعطاء قرآن أحكام قرآن يا لمسألة رواية كانوا خدنك عبد الله كريم مسعود جويل في آية آياتي كده خندو دستي قل فرمي أو آياته خندو بيغمري قوائن خندو صلى الله عليه وسلم دستبرنا دمتاند من خدمة بيغمري عليه الصلاة والسلام شتيكد قلت لقرآن نية كاتب پیغمبری خواه صلی الله علیه وسلم ابن مسعود پی فرمی یا رسول الله آیتی که خوندو به الله رسول فرمی تو چی ریوتی واه فرمی ایش بابی خوندو پیغمبری خواه فرمی کلاهما صحیحون هر دوکتان راستکن بلام دمو چای پیغمبری خواه گورا اوندی پی ناخوش و لو مناقشه و مجادله ای بو اصحابی پیغمبری خواه داویان کرد صلی الله علیه وسلم عثمانی کوڕی عەفان خلیفەی سێم کەوا لەسەر ڕیوایەتێک داب مەجرێ و ئومەت لەسەرەوە بێ لەمە مسائلی خلاف دروست نەبێ بۆچی شێخ الئیسلام ابن تەیمیە خوای لێ ڕازیە فەرمێ ئەگەر لە جێگەیەکە ئینسان سونەتێکی پێغەمبەری خوایشی پێ بوو عەلەیهی سەلات وەسەلام ئیختیلافی ڕیزی موسڵمانان تێکدا واجبە سونەتەکە نەکا بۆ یەک ڕیزی لە پێش واجبە نەک پێشی سونەت پێشی واجب بکە هەل معلوم جەنابتان ئینسان کاتێ لە ناو نوێژا بێ تەحیاتی یەکەمی لەبیر چوو کاتی هەڵسا هاتە قیام جایزە بگەڕێتەوە نابێت لە ڕوکنەوە بڕۆیتەوە بۆ سونەت بەڵام لە ڕوکنەوە بۆ ڕوکن دەبێ بەڵام لە ڕوکنەوە بۆ سونەت نابێ هەتا ئاخرەکەی مامەسە عەزیزەکان بواتە ناکرێت لەبەر خاتری چی سونەتێ واجبێک لەبەر خاتری سونەتێک محەڕەمێک بۆیە ڕێزی موسڵمانان واجبە لەسەر شانمان بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام يد الله مع الجماعة فمن شذ إلى النار ئایا جەماعەمان هەیە خۆمان بەداخەوە بەرابەر ڕێزەکان پەرتەوازەیەکمان تێکەوتووە بەس مەگەر ڕەب العالەمین کۆمان کاتوو هەرێکی بەڕەنگە هەرێکی بەناوێ چەندە زەرەری داوە هەموو ڕەنگ و ناوە ئەم حەل و جیلجیلە لە مزگەوتە پێمانۆ دیارە لە سەفی جەماعەتە لە جومعە لە شتێکە پێمان دیارە لە قورئان خوێندنە لە کەلوپەلمانە بەرەکەتی بووە یا زەرەری بووە خوای متعال دوایی پێ بێنێ بە گەورەی خۆی یا ڕەبی خوایە لە ناومانە نەمێنێ ئەم هەموو ناو ڕەنگە بینە یەک جۆر ئەو جۆرەی خوا ناومانی ناوە کە لە باسی ئیبراهیم و هەموو پێغەمبەران هاتووە سەماکم المسلمینە یان چی کاتێ گەر ئەو ناوەمان هەڵبژاروە خوا دایناوە اختیلافمان نییە و کشتمانێک بەڵام کاتێ ئەو ناوە لادرا هەرێکێ ناوێ بوو ئەو بەڕاستی ڕەحمەت بەرەکەت سۆز میهرەبانیش لە ناومان نامێنێ بويا ولا نجادل في القرآن ونشهد أنه كلام رب العالمين ولا نقول بخلقه ولا نخالف جماعة المسلمين پیغمبر خواه صلى الله عليه وسلم كاتب فرمي بابن مسعود وقال كلاكما محسن هر دوكتان جوان تاخن دو راس بون دروز بون هر كي وارده بلان فرمي لا تختلفوا فإن من كان قبلكم اختلفوا فهلكوا كما رواه مسلم ئەوانەی پێشی وەم اختلافیان بوو بە هیلاک چوون با ئێوەش بە هیلاک نەچن اختلاف بە هیلاکمان دەبەیان نە چەند جار گوتومانە ئەو ساروخانەی نەوەوی بێدینەکان لێماندا بەخۆی اختلاف زەرەر ناتە کاتێک دەتکوژێ ئەوەشی بریندارە ئێرە دامەزراوە اختلاف نییە ئێرەی ژانەکە بە براکەی بەخوێنەوەیە بەس کاتێک اختلاف بوو هەمووی بسووتێ
ئەڵێ سەلام کردن لێی جایز نییە، مەرحەبای جایز نییە، گوێی لێ مەگرە، ئەڵێ قال الله ئەژە گوێ لە قال اللهشی مەگرە، قال رسول الله ئەژە ئەویش گوێ لێ مەگرە. ئەوە بدەسووتێ دەبڕێ دەکوژرێ ئێرێژان ناکە، واتە زەرەری سەواری خۆنەوەیەکە زۆر بۆ یا اختلاف. رسول نافەرمی عەلەیهی سەڵات وسەلام بەهۆی شەڕ ئەوانی پێشەوە تیاچوو، فەرمی من کان قبلكم اختلفوا أو جا فهلكوا. باشە مامۆستا خۆشەویستەکانی ئێمە بۆیە حذەیفە کاتی هاتە بینای ئەم مەسەلەی قیراءەتانە هەیە لە زمانی ئیمامی عوثمانە فەرمی قال لعثمان ئەی عوثمانی کوڕی عەفان أدرك هذه الأمة فریای ئەم ئومەتە بکەوە لا تختلف كما اختلفت الأمم قبلهم فریای کەوە أو جاء يشهد فجمع الناس على حرف واحد لەسەر یەک شێوازی قراءات کۆی کردەوە اجتماعا سائغا وهم معصومون أن يجتمعوا على الضلال. بۆیە مامۆستا خۆشەویستەکان نیو ساعتە قسە دەکەین ئەلێرا دڵێن هەمومان لە خزمەتی ئەم قورئانین و کەلامی خۆی باوەڕمان پێی باوەڕمان بە هەموو کتابەکان هەیە کە خوا دایبەزاندە بۆ هەموو پێغەمبەران، بەڵام شوێن کەوتوو بۆ ئەحکامی قورئانی شوێنکەوتی قورئان و ئەحکامەکانی ئێمە گوێبیستی دەبین و تەطبیقیشی دەکەین. خوای متعال لە ئێمە و لە ئێوەش خۆش بێ، خوای متعال یارمەتی مەمدا، خوای متعال بەرخاتن ناوە جوانەکانی شارەزامان کە لە قورئان و لە خزمەتی قورئانە بماژێنێ. آخر کەلیمەمان یا ربی خوای خوێندنی کەلامەکەت بێ، بمانگەری لەو کەسانی لە قیامەتە قورئان شافعێتی، بمانگەری لەو کەسانی کە لە بەهەشتا خوای متعال ئەمرەکە و مەلایکە نەفەرمێ بڵێن بخوێنێت و سەر